بڕیارەکانی دادگای فیدرالی دژی هەرێمی کوردستان سیاسین یان کلێنی یاسایی لە هەرێم دەرفەتی داوەتە بەغدا بۆ ئەوەی بەو جۆرە مامەڵە بکات. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دادگای فیدرالی عێراق چەند بڕیارێکی لە دژی هەرێمی کوردستان و دام و دەستگا فەرمیەکانی دەرکرد. عێراق بڕیارەکان بە یاسایی و دەستوری دەزانێت و هەرێمی کوردستانیش دەڵێت بڕیارەکان سیاسین نەک یاسایی. بەشێک لە یاساناسانیش پێیان وایە کلێنی یاسایی لە ناو بەشێک لە یاساکانی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون وای کردووە حکوومەتی عێراق دادگای فیدرالی بۆ لێدان و لاوازکردنی هەرێمی کوردستان بەکار بهێنێت. لە شوباتی ئەم ساڵدا دادگای فیدرالی یاسای نەوتوگازی هەرێمی کوردستانی بە نادەستوری لە قەڵەمدا و بڕیارەکەش لەسەر ئاستی هەرێم و عێراق کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. هەرێم ڕاستەوخۆ بڕیارەکەی بە بڕیارێکی سیاسی و نادەستوری ناو برد و ڕەتی کردەوە. بەو پێی ئەو سکاڵایی کە لە دژی یاساکەی هەرێم تۆمار کرابوو ماوەکەی 10 ساڵی بەسەردا تێپەڕی بوو، بەڵام لەم ساڵدا جوڵێنرا و بڕیاری لەبارەوە درا. بەشێکی زۆر لە شارەزایانی سیاسی و یاسایی پێیان وابوو لە بنەڕەتەوە بابەتەکە سیاسیە و پەیوەستە بەو ڕووداوە سیاسیانەوە کە لەو کاتەدا لە عێراق و هەرێم ڕوویاندا. دواتر و لە مانگی ئازاردا دادگای فیدرالی مادەی 46 یاسای ژمارە 10 ساڵی 2008 خوێندنی باڵای بە نادەستوری دانا کە ڕێگری دەکات لە تۆمارکردنی سکاڵا لە کۆلێژ و سەرۆکایەتیەکان لە پرسە کارگێڕی و زانستیەکان. ئەمە بێجگەلەوەی کە دادگاکە بڕگەیەکی یاسای کۆمسیۆنی هەڵبژاردننی هەرێمی کوردستانی ڕەت کردەوە. لە 23 مانگی ڕابردووشدا یاسای هەڵوەشاوی خانەنشینی پوچەڵ کردەوە کە لە هەرێمی کوردستان بەرکارە. لە دوایین بڕیاریشیدا لەبارەی هەرێمی کوردستانەوە دادگای فیدرالی عێراق بڕیاریدا بە هەڵوەشاندنەوەی مادەی 18 یاسای هەمواری جێبەجێکردنی یاسای باری کەسێتی کە لە یاساکەدا ماف دراوەتە هەر ژنێک لە ئەگەری هێنانی ژنی دووەمدا لەلایەن مێردەکەیەوە ئەوە ژنی یەکەم مافی جیابوونەوەی هەیە. واتە بەپێی بڕیارەکەی دادگای فیدرالی ژن لە ڕووی یاساییەوە مافی ئەوەی نییە داوای جیابوونەوە بکات ئەگەر مێردەکەی ژنی دووەمیش بهێنێت. ئەوەش کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە و چاوەڕێ دەکرێت یاساناسان و چالەکانی بواری مافەکانی ژنان بە توندی لە دژی بڕیارەکەی دادگای فیدرالی عێراق بوەستنەوە و بە بڕیارێکی نادادپەروەرانە و لە دژی مافەکانی ژنان وەسفی بکەن. لە ئێستاشدا سکاڵای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان لە دادبینیدایە و ڕەنگە بڕیارێکی تر لە دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیش لەلایەن دادگای فیدرالیەوە دەربکرێت. کاتی بڕیارەکان و شێوازی هاتنە پێشەوەی دادگای فیدرالی بۆ ناو ئەو بارودۆخە سیاسیی کە لە چەند مانگی ڕابردوودا دروست بووە وای کردووە بەشێکی زۆر لە شارەزایانی یاسایی و دەستوری لە هەرێم و عێراق بڕیارەکان بە سیاسی و کاریگەر بە بارودۆخی سیاسی وەسف بکەن و پێیان وایە ڕێکەوتنە سیاسیەکان دەتوانن تەواوی بڕیارەکان ڕابگرن و هیچیان جێبەجێ نەکرێن. لەلایەکی تریشەوە بازدەوە دەکەن ئەو یاسا و بەرگە یاساییانەی کە لە هەرێمی کوردستان بەرکارن کلێنی یاسایی و دەستوریان تێدایە و بەشێکیان پێچەوانەی دەستوری عێراقن. ئەوەش وای کردووە حکوومەتی عێراق بیکاتە هەلێک و لە دژی هەرێم بەکاری بهێنێت بۆ لاوازکردنی. ئەو کات بەهۆی ئەوەی سیستمی سیاسی لە عێراق لە دوای ساڵی 2023ەوە زۆرتر لەسەر بنەمای سازان و ڕێککەوتنی نێوان لایەنەکان دامەزراوە چاوەڕێ ناکرێت هەروە بە ئاسانی ئەو بڕیارانەی دادگای فیدرالی جێبەجێ بکرێن، چونکە لە عێراقدا هەمیشە دۆخە سیاسیەکەی لەسەر و هەموو بارودۆخێکی یاسایی و تەنانەت دەستوریشەوە بووە. بۆیە ئەوەی کە لە ئێستادا لە عێراق و هەرێم دەگوزارێت بەرهەمی ئەو بارودۆخە سیاسیەیە کە لە ماوەی ساڵی ڕابردوودا بەهۆی کێشە سیاسیەکانەوە بە تایبەت لە نێوان هەرێم و بەغدا هاتووەتە ئاراوە و لەگەڵ هەر ڕێکەوتنێکی سیاسیدا کێشە یاساییەکانیش بێکاریگەر بکرێن تاوەکو قۆناغێکی تر و کاتێکی تر کە کێشەکانی نێوان هەردوو لە سەر هەڵبدەنەوە.